بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بەرداوامە و وابڕیاریشە لە ماوەی 15 ڕۆژدا وردبینی ناوی کاندیدەکان کۆتایی پێبهێنێت. چاوەڕوانیش دەکرێت هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عێراق هەڵبژاردنێکی چارنووساز بێت و گۆڕانکاری لە نەخشەی نوێنەرایەتی هەرێم لە بەغداد بێنێتە ئاراوە. بە میوانداری بەڕێز دکتۆر سعید کاکەی ئەندامی ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دێن. کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق لە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمان بەردەوام و چاوەڕوانیش دەکرێت نەخشەی نوێنەرایەتی هەرێم لە بەغدا گۆڕانکاری گەورەی بەسەردا بێت. وابڕیارە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق لە مانگی پێنجی ئەم ساڵ ئەنجام بدرێت و بۆ مەبەستەش کۆمیسیۆنی عێراق لە ئامادەکاریدایە بۆ هەڵبژاردنەکان. دوایەوەی پەرلەمانی عێراق 12 ئایاری ئەم ساڵی وەکو ڕۆژی هەڵبژاردن دیاری کرد، کۆمیسیۆنی هەڵبژاردن لە مانگی ڕابردوودا ناوی هاوپەیمانی و قوارەکان و کاندیدەکانی پەسەند کرد. لە ئێستاشدا کۆمیسیۆن سەرقاڵی وربینیکردنی ناوی کاندیدانی هەڵبژاردنە بۆ ئەم مەبەستەش ناوەکانی ڕەوانەی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە و ناوخۆ و بەرگری و دەستەی دادپەروەری و لێپرسینەوە کردووە. لە ماوەی 15 ڕۆژدا وربینیەکە کۆتایی پێدێت. لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش لایەنە سیاسیەکان لە ئامادەکاری و کێبڕکێدان بۆ بەدەستێنانی 43 کورسی پەرلەمانی عێراق و 3 کورسیش بۆ ئاین و نەتەوەکانی دیکە دانراوە. لە هەڵبژاردنەکانی پێشتردا هەریەکە لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بۆی بەکارهێنانی سامانی گشتی و ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی عێراقیان بەدەستهێنا. دوای شکستی 14 ساڵەی ئەو دوو هێزە لە نوێنەرایەتیکردنی کورد لە بەغدا و دوجاریش ئەنجامدانی ڕیفراندۆم چاوەڕوان دەکرێت کورسیەکانی هەردوو هێزەکە بەرەو کەمبوونەوەی زیاتر بچێت. بۆ پێی نەیانتوانیوە پارێزگاری لە مافەکانی خەڵکی کوردستان بکەن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆشیان خاکی کوردستان و قوتی خەڵکیان خستە مەترسیەوە. لە بەرامبەریشدا کورسی ئەو لایەنانەی داکۆکیان لە مافەکانی کورد کردووە و لە بەغدا لە بریگەندەڵی پارێزگاریان لە مافەکانی خەڵک کردووە بەرەو هەڵکشان دەچن. هەڵبژاردنەکانی ئەمجاری پەرلەمانی عێراق بۆ خەڵکی کوردستان چارەنووسازە و دەکرێت بکرێتە دەروازەیەک بۆ کردنەوەی لاپەڕێکی نوێ لەگەڵ عێراق و سەرەتایەک بۆ چارەسەری کێشەکان. هاوڵاتیانی کوردستان لە ڕێگەی بەشداری کارایان لە هەڵبژاردن دەتوانن نەخشەی نوێنەرایەتیکردنی کورد بگۆڕن و سزای ئەو لایەنانەش بدەن کە 14 ساڵە هیچیان بۆ خەڵک نەکردووە. هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە خەڵکی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە و چاوەڕوانی چارەسەرکردنی کێشەی موچەیە لە بەغدا. بە بڕوای چاودێرانیش بەشداری کارە لە هەڵبژاردن و بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا یارمەتی دەردەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک. وابڕیاریشە هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق لە 12 مانگی 5 بەڕێوە بچێت و 6904 کاندیدی قوارەکان کێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی 329 کورسی لە پەرلەمانی عێراق. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونتان. سپاس بۆیەوەش و سپاس بۆ بینەرانی بەڕێزی. سپاس بەخێر بێ کاکتۆری. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە پێکەنانی کۆمیسیۆنێکی نوێ دەستەیەکی نوێ بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەو ماوەیەدا پێکات بزانین ئەم پێکاتەی کۆمیسیۆن چۆن دابەش کراوە دەتوانن ئەم جارە چی بکەن بۆ هەڵبژاردنەکان. بەڵێ سەرەتا ئێمە لە مانگی دەی ساڵی ڕابردووە لە ئۆکتۆبری ساڵی ڕابردووە کاتێکە لە ڕێگای پەرلەمانەوە دەنگدرا بەسەر 4 لیستی جیاوازە. خۆشبەختانە من لە 2 لیستە ناوم هەبوو لە لیستی ئەوەی کە دەنگی زۆرینەی هێنام لەو لیستا بام توانیم وەکو کادرێکی کورد و کادرێکی تەکنیکی و تەکنۆکراتی کورد ئەو پێگەیە بەدەست بێنم ئەلبەتە بە هاوکاری و هەماهەنگی و پاڵپشتی بزوتنەوەی گۆڕان کە مای شانازی و سەربەرزی منە کە کاتی خۆی لەگەلیانە ئەندامیان بووم و کارم بۆیان کردووە و ئەوانیش پاداشتی پشتگیریان نەکردووی لە بەرەسێنانی ئەم پۆستە لە ناو پەرلەمانە فراکسیۆنە کوردیەکان
بێگومان کۆمەڵی ئیسلامی پژگیری کردوم هەندێک لە برادرانی یەکگرتووی ئیسلامی پژگیریان کردوم بەڵام لایەنەکانی تریش هەریەکە بۆ کاندیدی خۆیان هەوڵیان دەدا بۆیە پژگیریان. ئێستا چەند کورد لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق هەیە؟ قوربان ئێمە دوو کوردین من و کاک ڕزگار لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستانەوە کاندیدی ئەوان بوو بۆیە بەڕێزان ئێستا جێگری سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیارانە. ئێستا لە نۆی نۆ کۆمیسار دویان کوردن؟ دویان کوردین. بوونی نوێنەری کورد چ باخێکیە مەسەرەن بۆ لایەنە کوردیەکان بۆ خەڵک لەم کۆمیسیۆنە؟ ئەلبەتە ئەگەر بێت و بڕوانیتە دەستوری عێراق ڕێگەی بەوە داوە کە جۆرێک لە محاسەسا هەبێت لە دابشکردنی پۆستەکانە پۆستە سیادیەکان و پۆستە باڵەکان. هەر بەم پێش ئێمە وەکو پشکی کورد دوو کورسی بووە لە کۆی ئەو نۆ کورسیە. بەڵای لایەنەکانی تر چۆنن؟ عەرەبی سونە دوو کورسی هەیە و برایانی شیعەش 5 کورسیان هەیە. بەڵ ئەمە بە پێی پێکاتەی دانیشتوان و لامان کاتیژە بە پێی قورسایی لایەنە سیاسی. بەڵای لە ڕووی دەسەڵات و کۆمیسیۆنی عێراق سەر بە پەرلەمانە سەر بە حکوومەت یاخود دەستەیەکی سەر بەخۆیە لە عێراقە؟ قوربان ئێمە دەستەیەکی سەر بەخۆین دەستەیەکی باڵای سەر بەخۆین تەنها لایەنێک کە چاودێری کارەکانمان بکات پەرلەمانی ویاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر باش. ئەگەر بتین سەر مەسەلەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان چ ئامادەکاریەکتان کردووە بەکوێ گەشتون بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق؟ ئێمە قوربان لەگەڵ دەست پێکردن بە کارەکانمان یەکەم شتمان کە دەستمان پێکرد داڕشتنی خشتەیەکی کاتی شەشمانی بوو بۆ هەڵبژاردنەکان. ئەوە کۆمیسیۆن بوو کە ڕۆژی 12 پێنجی دەستنیشان کرد وەکو پێشنیارێک بۆ ئەنجومەنی وەزیرانیش ئەو پێشنیارەی قوبڵ کرد و پاشان ناردەوە بۆ پەرلەمانیش ئەو ڕۆژەی دەستنیشان کرد بە یاسا کە ببێتە ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران. بەڵام وەکو یاسا ئێستاەوە ڕۆڵتان هەیە لە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن لە عێراقە یاخود تەنها پێشنیازتان کردووە؟ ئێمە بە پێی کارە تەکنیکیەکانمان بە پێی کارە هونەریەکانمان بە پێی تواناکانمان ئەوە ئێمە یەکەم جار پێشنیاری ڕۆژ دەکەین. پێشنازەکەیەوە قبول کراوە ڕێکەوە لە پەرلەمانی بەڵێ چ لەلایەن حکوومەتەوە و چیش لەلایەن پەرلەمانەوە قبول کرا. بە هەمان شێوەش پێشنیاری ئەوەمان کرد کە هەڵبژاردننی ئەنجومەنەکانی پارێزگاکانی دەرەوەی هەرێم کە کاتێک کە داوایان لێکردین چ ڕۆژێکتان پێ باشە ئێمە پێشنیاری ئێمە ئەوە بوو کە 22/12/2018 واتە لە کانونی یەکەمی 2018 22 کانونی یەکەمی 2018 هەڵبژاردنەکان دەکرێن بۆ ئەنجومەنەکانی پارێزگاکانی دەرەوەی هەرێم. بەڵام هەوکاری چێ بۆچی بەیەکەوە مەسەلەن هەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 12/5 و لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکان بۆچی بێکەوە ئەنجام تەنەدایەت تێچوونێکی کەمتر نەبوو بۆ ئێوە؟ بێگومان تێچوونەکەی کەمتر دەبوو بەڵام دوو هۆکارە بوون. هۆکارێکیان هۆکارێکی یاساییە کە مەرجە بۆ پەرلەمانی ئەنجومەنی نوێنەران کاتێکی دیاریکراوی هەیە دەبێت لە ناو ئەو کاتە دیاریکراوەدا هەڵبژاردننی بۆ بکرێ. دوای تەوابوونی 4 ساڵ دەبێت هەڵبژاردننی بۆ بکرێ. لە تەوابوونی 4 ساڵە 45 ڕۆژ ماوەی پێدراوە دەبێت لە 45 کۆتا 45 ڕۆژی تەمەنی پەرلەمان لە 4 ساڵەکە دەبێت هەڵبژاردنەکە بکرێت. ئێمەش بەو پێیە ئەو ڕۆژەمان دەستنیشان کرد تەشخیص کرد. هەرچی پارێزگاکانە یاسایەک نییە لە ناو دەستورە ینی فەرزی کا بەسەر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە تەمەنیان چەند بێت بۆیە ئەوە توانرا دواخرێت. ئێمە پێمان باش بوو کە بەیەکەوە بێت خەرجیەکانی کەمتر دەبێت بۆ ئێمە لە هەمان کاتە توانە مرۆیەکانیشمان کەمتر دەبێت و خەرجی لۆجستیشمان کەمتر دەبێت. بەڵام بە دیوێکی ترە ڕوانیمانە ئاستی تێگەیشتنی دەنگدەر و نەک تەنها ئەوەش لە کاتێکا کەتەوە ئامێری تازە بەکاردێنیت ئامێری نیمچە دەنگدانی ئەلکترۆنی. ئێمە دەزانین ئاستی وشیاری
دەنگدەری عێراقی لە چه ئاستێکدایە بۆیە بۆ ئەوەی تێکەڵ و پێکەڵی لا نەبێت و ژمارەکانی لێ تێکەڵ و پێکەڵ نەبێت تێکەڵ کێش نەبێت پێشنیاری ئێمە ئەوە بوو کە بۆ ماوەیەکی تر دوا بخرێت تەنها ئەم پێشنیارش لە بەرژەوەندی دەنگدەر بوو چونکی بەلامانەوە ئەرکی سەرەکی سەرشانی کۆمسیۆنی کۆمسیاران ئەنجومەنی کۆمسیاران پاراستن و زامنکردنی دەنگی دەنگدەرانە چونکی ئێمە لەوێین بۆ ئەوەی زامنی دەنگی دەنگدەر بکەین نێڵین هیچ لایەنێک و هیچ پێکهاتەیەک دەستکاری دەنگی دەنگدەران بەڵام ئەوی دیاریکردنی 12.5 لەسەر چ بنەمایەک بوو مەسەرەن بۆ 11.5 بۆ 12.5 بوو مەسەرەن لەسەر چ بنەمایەک دیاری کراوە خۆی دەبواە لە 15 بووە لە 15 لە 15 بۆ یەکی حەوت دەکاتە 45 ڕۆژ بەڵام چونکی 15 نزیکە ڕۆژەکانی ڕەمەزانە و بۆ ڕێزگرتن لە پێداویستیەکانی دەنگدەران ئێمە 3 ڕۆژمان هێنایە پێشەوە کە مۆڵەت بدرێ بە دەنگدەر بۆ ئەوەی بتوانێت ئامادەکاری بۆ پیرۆزیەکانی مانگی ڕەمەزان بکات بەڵێکەوەتە لە یەکی حەوتە دەبێت پەرلەمانی نوێ دەست بەکار بێ بەڵێ دواخستنی هەڵبژاردن نییە بۆ نمونە لە عێراق توانراوە ئەمە سابت بکرێ بسەرە ڕۆژی هەڵبژاردن بە هیچ شێوەیەک ئەوە لە بەرنامەدا نەبووە نە لە بەرنامەی ئێمەدا بووە نە لە بەرنامەی حکوومەتدا بووە بەڵکو حکوومەت پێداگیری دەکرد کە دەبێت لە 15 بکرێت بەڵام دوایەوەی کە ئێمە پێشنیارمان کرد ئەو 3 ڕۆژە بێتە پێشەوە گۆڕایەڵی پێشنیارەکەی ئێمە بوو پەسەندیان کرد و بە هەمان شێوەش پەرلەمان زۆر باش لەسەر ئامادەکاریەکان بۆ نمونە بۆ پەسەندکردنی ناوی قەوارەکان هاو پەیمانێتەکان مەسەلەی کاندەکان چیتان کردووە یاخود بەکوێ گەیشتون جا قوربان ئەو خشتە کاتێک کە باسم کرد 6 مانگ خشتەیەکی کاتی 6 مانگی بوو کە توانیمان لە 25 دوانزەی 2017 لەو کاتە لیستی دەنگدەران بنێرینە نووسنگەکانمان لەوێدا لە نووسنگەکاندا لیستی دەنگدەران دابنرێن هاوڵاتی و لایەنە سیاسیەکان و دەنگدەر خودی دەنگدەر خۆی بڕوانێتە داتاکانی خۆی زانیارەکانی خۆی ئەگەر هەڵی تێدا بێت ئەگەر دووبارە بوونەوەی تێدا بێت ئەگەر کەسێک مردوو بێت نەسەرڕابێتەوە لەوێ ئەو کاتە دەنگدەر مافی هەبوو بڕوات سکاڵا بکات و تۆمارکە تا ئێمە بتوانین هەڵەکان چاکەینەوە یاخود ئەوانەی کە مردوون نەسڕاونەتەوە لەوێ چاکیانکەنەوە جێداخەکە سکاڵای ئەو تۆمان بۆ ناهات لە هیچ لایەکەوە لای دەنگدەران و سکاڵای زۆر کەممان بۆ هات بە ڕێژەی ئەتوانم بڵێم لە 1200 بوو زۆر کەم بوو یعنی ئێمە چاوەڕوانی ئەوەمان دەکرد کە لە 105 بێت بەڵام ڕێژەکە زۆر کەم بوو بۆیە ئەوانەی کە کرا دەستکاری بکرێن گۆڕانکاریەکان کران و دوای ئەو وادەیە لیستەکان داخران کە ئیتر دەستکاری ناکرێت چونکی ئەو لیسانە دەبێت ئامادەکرێن بۆ چاپ وەکو بەرگ وەکو دەفتەرچە بۆ وێزگە و بنکەکانی دەنگدان لە هەمان کاتیشە بۆ تێخزانیان بەناو کۆمپیوتەرەکانە بەناو سرڤەرەکانە و بەناو ئەو ئامێرانەی کە لە ڕۆژی دەنگدانە بەکاریان دێنین یعنی پرۆسەیەکی تێکەڵکێشی معقەدە بۆیە ئێمە کاتێکی ئاوا دوور درێژمان پێویست بوو پاشەوەی کە ئەوەمان ئیجرا کرد کۆمەڵی گرێبەستی دەرەکیمان هەبوو ئەو گرێبەستانەمان واژۆ کرد چ لە کۆریا بێ چ لە تورکیا بێت چ لە ئیسپانیا بێت ئەمانەمان جێبەجێ کرد تەکاملی و تەواوکاری با بڵێن تاواکاری لە بەرنی دوو ئامێری جیاواز لە دوو وڵاتی زۆر دوورەوە دروست کراون ئەو تەکاملیەمان دروست کرد تەواوکاریەمان دروست کرد کە ئامێری یەکەم دووەم بخوێنێتەوە دووەم یەکەم بخوێنێتەوە بۆ ئەوەی تەگەرە و کێشەی تەکنیکی دروست نەبێت ئەوەشمان دروست کرد هاتین اینجا ئەو پێداویستێکە ئەو کەماسیانەی کە هەبوون ئەوانەشمان پڕکردەوە مەسەلا کەماسی وەکو چۆن ئامێری خێراکردنی دەنگدان و یاخود ئامێری هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکان
لە هەندێک پارێزگاکانە و بەتایبەت لە پارێزگای نینەوە ئەو ئامێرانەمان نەبوون لە پارێزگاکانی تر نوقسانیمان لەو ئامێرانە هەبوو پێشتر کاتێک کە پێشبینیان کردبوو پێویستمان بە 59,000 ئامێر بوو بەڵام دوای ئەوە کە پیاچووینەوە و ڕێژەی بنکەکان و وێزگەکانمان زیاتر کرد بۆی دەنگدەری زیاتر بێت بتوانێت دەنگ بدات ئامێرەکانمان بەرز کردەوە بۆ 69,000 ئامێر کە 5,000یان یەدەک دەبن یەدەکیش مەبەستەوە بەو مەبەستەی کە ئەگەر لە ئامێرێک تووشی کێشەیەکی تەکنیکی بوو کاری نەکرد ئامێرێکی تر لە وێزگەکە هەیە و دەتوانرێت سوود وەرگیرێ لەو ئامێرە بۆ گۆڕینەوەی ئامێرە لە پەککەوتووەکە بە هەمان شێوە بۆ عودەی تەحەقق یاخود بۆ دڵنیابوون لە پێناسەی دەنگدەر ئەو ئامێرانەشمان بە هەمان ژمارە کڕیوە ینی لە زیادە بەدەر ئامێرمان هەیە ئەمەش بۆ ئەوەی ئەگەر هەر پێشبینیەک هەر کێشەیەک ڕوو بدات بتوانین خێرا ئەو ئامێرەی کە کێشەی هەیە بیگۆڕین بە ئامێرێکی تازەتر بە ئامێرێک کە تازەیە و لە بەردەستە ئەمانەمان هێن کرد پاشان هاتینەوە سەر دیاریکردن ینی مۆڵەتدان بە حزبەکان توانیمان 205 حزب مۆڵەت بە 205 حزب بدەین بۆ ئەوەی بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان حیزبی شە بووە ڕەت کراوەتەوە بەڕێز دەڵێ مۆڵەتان بە 205 حزب بۆ ڕەت کراوەتەوە حزب بۆ لەسەر چ بنەمایەک حیزبەکان بۆ من ڕەت دەکرێنەوەی کەنە ڕێگەیان پێ نادرێت بەشداری هەڵبژاردن بکەن ئێمە سیستەم و ڕێنمایەکانمان هەیە بەپێی ئەو سیستەم و ڕێنمایەکان و بەپێی دەستوری عێراق و بەپێی یاسای قەڵاچۆکردنی توندوتیژی و یاسای پاشەکێشکردنی باس ڕیشە کێشکردنی باس ئەمانەمان بەکارهێناوە لەسەر ئەوە ئەساسە حیزبی کوردی هەبووە ڕەت کرابێتەوە نەخێر لاەنە کوردەکان ڕەت نەکرانەوە نەخێر هیچ حزبێکی کوردی ڕەت نەکرا بەڵێ ئەی خۆناغەکانی دواتر پس ئێستا دوای ئەوەی کە حزبەکان مۆڵەتیان پێدرا و ینی قواری تەواوی خۆیان وەرگرت مەشروتە و شتنەوە هەستاین داوامان لەم حزبانە کرد کە هین هاوپەیمانی دروستکەن و فعلن ئەم حزبانە لە 143 حزب سەرەتا 27 هاوپەیمانی دروست کرا بەڵام چونکی لەو ماوەی 2 هەفتەمان پێدا بوون کە بتوانن ئاڵوگۆڕ لە بینی خۆیاندا بکەن لەو ماوەیەدا هاوپەیمانیەکان لە 27ەوە هاتنەوە خوار بۆ 23 هاوپەیمان ئێستا ژمارەی هاوپەیمانەتەکان 23 هاوپەیمانەتیە چەندیا کوردین لەو هاوپەیمانەتیان یەک هاوپەیمانی کوردی کامەیەوە کە لیستی نیشتمان لە پارێزگای کەرکووک لیستی نیشتمان لە پارێزگای کەرکووک بەڵێ ئیتر هاوپەیمانی کوردی تر نییە ئەمە ئاوا کە ئەمانشمان تاوا کرد دەرگای هاوپەیمانیمان داخست دوای ئەوە دوای ڕێخستنی هاوپەیمانەکان و ئینەکان داوامان لە حزب و هاوپەیمانەکان کرد کە کاندیدی خۆیانمان بۆ بەرزکەنەوە ڕۆژێکی ڕۆژێکمان دیاری کرد بۆ ئەو کاتە خۆشبەختانە حزب و هاوپەیمانەکان توانیان لەو ڕۆژەدا کاندیدەکانی خۆیان ناوی کاندیدەکە لیستی کاندیدەکانی خۆیان بە ئێمە بدەن ئێمەش 3 ڕۆژمان هەبوو کە ئەم ناوانە و دۆسیەکانیان ڕێک بخەینەوە بەپێی یاسا دەبێت کۆمیسیۆن ئەم ناوانە بنێرێتە لایەنە پەیوەنددارەکان وەکو وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ لێپێچینەوەی دادوەری موسالە و عادالە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆی هەرێم وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەی هەرێم وەزارەتی خوێندنی باڵای هەرێم ئەمانەی کە پەیوەندیان هەیە بە کاندیدەکان و بۆچی ئەم ناوانە ئێستا لە خۆناغیەوەدان بۆ دڵنیابوون لە ناوی کاندیدەکان و ڕەوانەی مەسەن وەزارەتەکانتان کردو ئەوەی کە لە کوردستانە ڕەوانەی وەزارەتەکانی کوردستان دەکرێت بەڵێ ئەوانەی کە لە کوردستان ڕەوانەی وەزارەتەکانی کوردستان دەکرێت بۆ ئەوەی دڵنیابین لە بەڵگەکانیان دڵنیابین لە بێکێشەیی کاندیدەکان بەڵێ ینی بۆ من وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە بۆ بڕوانامەیە بەڵێ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتێکی دانپێنراوە لە ناو چوارچەوەی حکوومەتی فدراڵی عێراقا بەڵێ سەربارهێمی کوردستانە بەڵام وەزارەتێکی فەرمیە
ئێمەدان بە وەزارەتە دەنێ بەس مەرجەکانی بڕوانامە گۆڕانکاری بەسەر نەهات ئێستا کاندیدەکان مەسەرەن مەرجیان چیە گەر بۆ نمونە کاندید بڕوانامە چەند مەرجە هەر بڕوانامەیەک دان پێنراو بێت لە هەر زانکۆیەکەوە دەرچوو بێت و ئەو زانکۆیە دان پێنراو بێت لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای فدرال وایاخود وەزارەتی خوێندنی باڵای هەرێمەوە ئێمە ئەو بەڵگانەوەسم بوو ئاستی بڕوانامەکە باز لە بەکارێروز دەکرێت دوای گۆڕانکاری تێداکرا ئێستا ئەلبەتە ئێمە پێمان باش بوو کە لە ئاسەکە لە ئاسی بەکەلۆریۆس سابێت بەڕێزیان سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پێشنیاری ئەوەی کردبوو کە لە 120 بێت ئێمە پێشنیاری ڕەدی ئێمە بەتابەت خودی خۆم وتم لە 120 زۆرە با لە 100 دەبێت چی لە 100 دەبێ بڵێن ئەوانەی کە هەڵگری بڕوانامەی ئامادەی بەڵامی تر دیار بوو زۆرینەی ئەندامانی ئێستاوانەی کە لە 120 لە ناو لیستەکان دەتوان هەڵگری بڕوانامەی ئامادەی بن بەڵام مەرج نییە دەتوانن هەمووی هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆس بێ بەس ئێمە وەکو ئەمە پەرلەمانە دەڵێم وەکو ڕێژەیەک لە 120 زامن کردو بۆ ئەوانەی کە کەسایەتی کۆمەڵایەتی ناودارن سیاسی ئەزمون خاوەن ئەزمونن کەسایەتی عشایرین کەسایەتی ئاینین کەسایەتی سیاسی هەبوو مەسەلا مەرجەکانی خوێندنی باڵای دەست نەکەوتووە چ پێشمەرگە بووە چ بەرەڵسکاری ڕژێمی ڕابردوو بووە نەیتوانیوە خوێندی بەکەلۆرس بەدەست ئێستا باز دەکێت کە 6,904 کاندید هەیە 1974 کاندید 1974 کاندید بەڵێ باز دەکرێت لە ماوەی 15 ڕۆژ دەتوانن ئەمانەیەک لا بکەنەوە بۆ نمونە ئەوەی کە بەعسی بوو بێ مافی نەبێ بەشداری بکە ئەوەی کە مەسەلەن بڕوانامەی تاوانە بێت ئەی چارەسەر چێ بنەوە لیستێک کاندیدەکانی بڕوانامەی تاوانە دەتوانێت کاندیدی نوێ پێشکەش بکات بێگومان ئێمە وەکوتم مسالە و عادالە ئەو بەرپرسە لە ساختکردنەوەی ڕابردووی کاندیدەکان ئایا باسیە یا باسی نەبووە کەسێک باسی بێ ڕێگەی پێ نادرێت ئەگەر عزوو بێ ینی ئەندامی باس پلەی ئەندامی هەبێت لە ناو باسە ڕێگای پێ نادرێت بەڵام پێشتر چاپۆشی لەندەی خەڵک نەکراوە لاو بژارنەکانی ڕابردووە ئەم جارش ناکرێت بۆ نمونە باسی بوونیان لەسەر بوو بەڵێ ئەگەر بێت و بڕوانینە شێوازی ڕێخستنەکانی حزبی باس دەبینین هەواداریان هەبووە بەمانە عەرەبیەکەی موعەیەد نەسیریان هەبووە واتە پشگیر نەسیری متەقەدمیان هەبووە واتە پشگیری پێشکەوتوو پاشان عزوویان هەبووە ئەندام ئەندامی بەعز بێ ناتوانێت ئەوەی ئەندامی بەعز بوو بێ ناتوانێت بەس هەوادار دەتوانێت ینی بۆ ئەوەی ببیتە ئەندامی بەعز پێویستت بە 10 ساڵ ئەندامەتی حزبی بەعز بوو جا هەر کەسێک 10 ساڵ ئەندامەتی حزبی باسی کرده بێت و دەستی هەبوو بێت لە تاوان دش بە هاوڵاتی عێراقی و دەستی هەبوو بێت لە خۆشەکردنی دیکتاتۆریەتی ڕژێمی لە ناوچوو ئەلبەتە مافی دێن سپاس دەکەین کاکتۆر ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە بەسی زیاتر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بێن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر
دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک دکتۆر ئەگەر بینە سەر مەسلەی تۆماری بایۆمەتری کە ئێستا کاری پێدەکرێت تۆمارەکە بەکوێ گەیشتووە و ڕێژەی بەژاری هاوڵاتیان لە عێراق و لە کوردستان چۆنەوە تا چەندە گرینگە هاوڵاتیان بەژاری بکەن؟ بەڵێ قوربان. ئێمە لە عێراقا 24 ملیۆن و 383 هەزار کەس مافی دەنگدانی هەیە واتە دەنگدەران. لەو 24 ملیۆن و کەسرە 11 ملیۆن و 831 هەزار کەس بە بایۆمەتری خۆی تۆمار کردووە، کارتەکەشی تازە کردووە، واتە 11 ملیۆن و 831 هەزار دەنگدەر ئەم جارە بە بایۆمەتری دەنگ دەدەن. ڕێژەکەی دەکاتە لە 152. ئەگەر بێت و بڕوانیت 24 ملیۆن و 383 هزار بە بەراورد لەگەل 11 ملیۆن و 831 جیاوازیەکە 12 ملیۆن و 452. ئێمە لێرە ئەم 2 ملیۆن و 452 هزار کەسەکە جیاک دەکەینەوە چونکی ئەمانە دەنگدەری مووسڵن، دەنگدەری نینەوا و حەویجەن. ئەمانە نە کارتی کۆنیان هەبووە، کارتە کۆنەکانیانمان ئیلغا کردەوە، سڕیەوە. بایۆمەتریشیان کردبێ بایۆمەتریەکانیشمان سڕینەوە. ئەی کار بەچیەکان کارتێکی تایبەتیان بۆ دروست دەکرێت. ئێستا حاڵی حاضر لە دروستکردندا ئەمە بەس بۆ کوێ بۆ پارێزگای نینەوا و قەزای حەویجە، چونکی ئەمانە لە بەردەستی داعشا بوون. ئەو کارتانە لایەنە سیاسیەکان سوء ئیستیفادەیان لێ کردو، ویستیان بۆ مەبەستی تەزویر و ئەم شتانە بەکاریان بێنن. بەڵام خۆشبەختانە ئێمە فریای خۆمان کەوتین کە ئەم 2 ملیۆن و 452 هزار کارتەمان سڕیەوە، ینی ئیلغامان کردەوە. کارتی تایبەت بۆ دەنگدەرانی پارێزگای نینەوە و حەویجە دروست دەکەین و لە کاتی تایبەتەوە پێش دەنگدان بە ماوەیەکی باش کارتەکان بە دەنگدەران دەگەینین. کەواتە ئەوەی کە ماوەتەوە بایۆمەتری نەکردبێت ملیۆنی ئیرە 10 ملیۆنە. خۆشبەختانە لە یەکی با بڵێن لە دوی یەکی مانگی یەکەوە هەتا ئێستا 3 ملیۆن و نیو دەنگدەری تر بە بایۆمەتری زانیاریەکانی خۆیان تازە کردوتەوە. بەڵام چونکی ئەم پرۆسەیەکی درێژ خایەنە، کارتەکان دەبێت تەحققی لەسەر بکرێ، وێنەکەی بۆ ئەم وەردەگریت، زانیاریەکانی پەنجەمۆرەکانی و هینی
ئەمەش ئێمە نین کاری لەسەر بکەین دەستگایەکی بیانیە لە ئسپانیا ئەوان کاری لەسەر دەکەن شارەزایان و پسپۆرانی ئێمە لەوێن تەتابق لەگەڵ زانیاریەکان دەکەن ئەمە ماوەی دەوێت 6 مانگی دەوێت بۆیە ئەم 3,500,000 کەسەی کە کارتەکانیان بایۆمەتریان کردووە بە کارتی بایۆمەتری لەم هەڵبژاردنەی 12/5/2018 بەشداری ناکەن بەڵام لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی مانگی 12دا 22/12 بە بایۆمەتری کارتی بایۆمەتری ئێستا ڕێژەکە چۆن ئێستا بۆ نمونەگەر هاوڵاتێک ئێستا بایۆمەتری بکات لە کوردستان دەتوانێت تاکەی مەسەلا ئەمە کراوەیە بتانی ئەمڕۆ بایۆمەتری بکەیت و بەو کارتەش بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەیت وەکوتم ئەمڕۆ هین زانیاریەکانت تازەکەیتەوە بە بایۆمەتری کارتەکەت بۆ هەڵبژاردننی داهاتوو بەکاردێت بۆ عێراق بۆ عێراق بۆ پەرلەمانی عێراق بۆ پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی تاکەی بایۆمەتریەکە بەردەوام دەبێت تا دەگەینە ڕێژەی لە 100% لە 100% هەموو دەنگدەران بە بایۆمەتری تۆمار دەکەین بەس بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چەند کاری پێکرێ بۆ نمونە ئایا ئەوانەی کە لە 152مان لە 152 دەنگدەران بایۆمەتری کارتی بایۆمەتریان بۆ نمونە لە پارێزگای دوهۆکەوە دەست پێ بکەین لە 172 پارێزگای دوهۆک بە بایۆمەتری زانیاریەکانی خۆیان تازە کردوێتەوە لە پارێزگای هەولێرە لە 157 لە پارێزگای سلێمانی لە 148 لە پارێزگای کەرکووک لە 157 ئەمە تا 25/12/2017 کە لەو کاتەوە غەڵقمان کرد داماخست چونکی ناتوانین بایۆمەتری تازە بخەینە سەر ئامێرت هەڵبژاردننی ئەوەی کردوای 25 مانگەوە کرابی 25/12 بۆ ئەم هەڵبژاردننی پەرلەمانی مانگی 5 کاری پێ ناکرێت بە بایۆمەتری کاری بە بایۆمەتریەکە چونکی 6 مانگی دەوێت تا ئەم بایۆمەتری چۆن ئەو هاوڵاتانی کە بۆنم لە دوای 25/12 کردویان ئەو چۆن بەشداری هەڵبژاردن دەکەن و ئەوانش کەنیان کردووە بۆ نمونە هەر نیان کردو کارتە کۆنەکانەیە بەڵێ کارتی کۆنیان هەیە بەو کارتە کۆنە دەنگ دەدەن بەڵام وەکو جاران نییە کە بە کارتە کۆنەکە بڕۆی دەنگ بدەیت لە وێزگەیەک و دوای بڕۆی لە وێزگەیەکی تر دەنگ بدەیت بەو شێوەیە نییە ئێمە وەکوتم دوو ئامێر بەکاردێنین ئامێرێک پێی دەوترێ عدەتە تەحقق وایخود ئامێری دڵنیابوون لە دەنگدەر لە ناسنامەی دەنگدەر کاتێک کە دێت کارتەکە پێیە ئەو کارتە دەخرێتە ناو ئامێرەکەەوە ئامێرەکە زانیارەکانی ناو کارتەکە دەخوێنێتەوە ئەم جاریان دەنگدەر دەبێ پەنجەمۆر بکات کە پەنجەمۆری کرد ئەو ئامێرە لەگەڵ کارتەکە قفڵی دەکات کە پەنجەمۆری کرد هەر لەگەڵ پەنجەمۆرکردنەکە کارتەکەی قفڵ دەبێت ناتوانێت لە هیچ وێزگەیەکی ترە دەنگی پێ بدات بەکاری بێنێت کارتەکە دەردێنێت اینجا ڕوات پەڕاوی دەنگدانەکە وەرەگرێت بە قەڵەمێکی مۆری نەک قەڵەمی سادەی وەکۆمە قەڵەم وەکو لە شێوازی قەڵەمە بەڵام مۆرە حبرەکەشی زۆر تایبەتە چونکی مۆرێکی تر لە ناو ئامێری خێراکردنی دەنگەکانە هەیە ئەو مۆرە تەتابق بێ لەگەڵیەکە ئەگەر تەتابقی نەکرد مۆرەکەش بەکاربێنی تەزویریش پێ قوبوڵی ناکات چونکی مەتریاڵ و مادەکەی زۆر تایبەتن ئەوەی ئامێرەکە لەگەڵ مۆری هێمە لێدانەکان ئیشارەتدانەکان دەبێت تەتابقکە جیازەکە تەتابقێک بەس کاکتۆر ئەوانەی کە بۆ نمونە بایۆمەتریان نەکردو بایۆمەتریە اینجا کارتی کۆنەکەشیان نییە مەسەڵەن خەڵک هەیە کارتی کۆنی نەبوێ ئەوانە گرفتیان بە دروست دەبێت قوربان دەنگدان مافە و ئەرکیشە مافی تۆیە کە دەنگ بدەیت ئەرکی تۆشە کە تۆ دەبێت کارتی دەنگدەرت هەبێت ئەرکی سەرشانی تۆیە ئەگەر تۆ نەتکرد بێت بە مافێک دەی داوای مافی دەنگدانەکەیت ئەوە خەتای باز دۆکە کە هەردوو هێزە دەسەڵاتدارەکە خراپ بەکارێن ناوە مەسەرەن لە دەسەڵاتدارانی ئەوەی کە لە عێراقی دەسەڵاتدار ئەم جارە ناتوان تەزویری زۆری پێ بکەن ئەم جارە ڕێژەی تەزویر لە 170 کەم دەبێتەوە بەچی کەم دەبێتەوە گەر بەم ئامێری خێراکردنی ئامێرەکە تەنها بۆ دەنگدانەیە خو بۆ جیاکردنەوەشە بۆ نمونە بۆ دەنگدان نییە ئامێرەکە تەنها بۆ هەژماردن و بۆ جیاکردنەوە و هەژماردننی دەنگەکانە یعنی تۆ بە ئەلکترۆنی نییە بە ئەلکترۆنی دەنگ بدەیت تۆ پەڕاوی
پەڕاوی دەنگدانت هەیە کە ناوی حزبەکانی تایە واخۆ هاوپەیمانەکانی تایە بەرامبەر بەوەش کاندیدەکانی تایە دەڕۆی حزبی خۆت و یاخود هین هاوپەیمانی خۆت دەزانی ژمارەکەی چەندە و کاندیدەکەشت دەزانی ژمارەکەی چەندە ئەلبەتە ئەمە لە ڕۆژی هین بانگاشەوە دەست پێ دەکا کە دەی چوارە تا 2 ڕۆژ پێش هەڵبژار تا 24 ساعت پێش هەڵبژاردن کاتێکە تۆ ژمارەکان دەزانیت دڵنیایت لەوەی بۆکێ دەنگ دەدەیت ئامێرەکە کە ئیشارەتێک کرد پەڕاوی دەنگدانەکەت ئیشارە کرد ئەخێتە ناو ئامێرەکەەوە ئامێرەکە ئۆتۆماتیک خێرا لە ماوەی 5 سانیە زانیارەکانت وەردەگرێ بەس مۆڵەت بیت زانیارەکانت وەردەگرێت بە 3 شێوازی جیاواز زانیارەکانت ئەپارێزێت یەکەم لە ڕێگای ئیترنەتەوە نەک ئینتەرنێت لە ڕێگای ئیترنەتەوە کە دەستگایەکی تۆڕی زۆر مکۆک و محکەمە کە خەرقکردنی مەحاڵە ئەمە یەک لە ڕێگای ئەو زانیارێمە پێدەگات دەگاتە سرڤەرەکانمان لە بەغدا ئەمە یەکەم دووەم فیشێک هەیە ئەو زانیاریانت لەسەر ئەو فیشە تۆمارەکرێت کە کەس نییە بتوانێت دەستکاری ئەو زانیاریە بکات چونکی لە ناو ئەمریکای قفڵە لە کۆتایی ڕۆژە ئەوە هەیە دەری دێنە بەرپرسی وێزگەکە دەری دێنێ و دەبێت لە ماوەی 2 ساعتە بگاتە بەغدا خاڵی سێم کە زۆر گرنگە کاتێککە تۆ پەڕاوی دەنگدانەکەت بەکارهێنا و ئیشارەت لێدا وەکو ڕسیتێکت بۆ دێت کە پێت دەڵێت تۆ دەنگت بەچێ داوە و بەکام کاندی داوە ئەو ڕسیتە دەچێتە ناو سنوقەکەەوە یعنی ئێمە 3 شێواز وایخود جۆری پاراستنی مافی دەنگدەرمان بەکارێناوە ئەگەر لە یەکێکیان بدرێ دووەم و سێم هەیە ئەگەر لە یەکەم و دووەم بدرێ سێم هەیە ینی 3 ڕێگای زامنکردنی دەنگی دەنگدەر بدرێنە دەستکاری کەسێک دوو دەنگ بدا دەنگی دەسووتێ پێیانمێر تازانە مەحاڵە ئەم جارە کەسێ بتوانێت دوو دەنگ بدە ئەگەر بە کورتی وەڵام پیسەرەکانەوە پیسەری زۆر دکتۆر بەس خەڵکی کارتەکەی ون کردووە کارتە کۆنەکە ئێستا چارە چی بۆی بەژاری هەڵبژارن بکەنەوە من ئەگەر کارتە کۆنەکەی ون کرد بێت بە زووترین کات سەردانی نووسنگەکانی کۆمیسیۆن بکات بۆ ئەوەی کارتی کاتی پێ بدرێت کارتە کاتەکەی ون کرد بێت کارتە بایۆمەترەکەی بۆ دەردەکرێتەوە بەڵام بە کارتێکی کاتی دەنگ دەداتەوە چونکی کارتی بایۆمەتری لێرە ئێمە چاپی ناکەین دەچێتە ئسپانیا لە ئسپانیا چاپیەکە بەڵێ زۆر باشە سەبارەت بە کارمەندان کە پێشتر فۆرم پڕکراوە بۆ دامەزراندن بۆ کارمەندان 49,000 بزانم بۆ کوردستان کارمەندانی ڕۆژی هەڵبژارن کە ئێمانە ناوەکانە ڕادەگەێنێت لەسەر چ برەمایەکیش خەڵک چاوەڕێەوەیە قوربان ئێمە کاتێک کە بانگاشەکەمان بڵاو کردەوە دامان نابوو کە 33 با بڵێن کۆتایی مانگی 3 دو ڕۆژ دو مۆڵەت بێ بۆ وەرگرتنی فۆرمەکان بەڵام ئێستا فۆرمێکی زۆرمان بۆ هاتووە لە نزیکەی ملیۆنێ فۆرمە ئێمە ئەو کارمەندانەی کە پێویستن بۆ ڕۆژی دەنگدان 300,000 کەسە 300,000 ملیۆنێک هاتووە ملیۆنێک هاتووە بەڵام لە هەندێک پارێزگا پڕکردنەوەی فۆرمەکان لە ئاسی پێویستانەوە بۆیە ئێمە لە بریەوەی ئەو ینی ئەم مانگی 3 هەمووی ئلغاکەینەوە بڕیارە کە 15 ینی کورتی کەنەوە لە 33 بێنینە 15 تا ئەو ینی مۆڵەتی هەفتەیەکی ترماوە بۆ خەڵکی بڕون ناوی خۆیان تۆمار بکەن و نەک تەنها ناوی خۆیان تۆمار بکەن لەسەر سایتی کۆمیسیۆن بەڵکو دەبێ بەڵگەکانیان بگەێنە نزیکترین نووسنگەی کۆمیسیۆن بە کورتیەوانی کە هەڵیان کردووە چارەسەرەیە ئەوانەی کە هەڵەیان کردووە لە ناو فۆرمەکە ئەوە فۆرمەکە کۆدی پێداوە ئێمە کۆدەکان دەخوێنینەوە چونکی وتم ڕێژەیەکی زۆر تەقدیمی کردووە کە هەڵەی کردووە دەبواە هەڵەی نەکردایە باش هیوادارین بۆ جاری داهاتوو کە پڕی دەکاتەوە هەڵە نەکات زانیارەکانی بەردەست مافیان دەفۆتیوانەی هەڵیان کردووە دڵنیام لەوەی کە مافیان نابێت باشە بەس لەسەر چ بنمەیەک بۆ نمونە کەسێک دیاری دەکرێت کەسێکی تر دیاری ناکرێت کۆدەکەیە ئێمە دەمانەوەی پرۆسەکە بکەینە پرۆسەیەکی ئەلکترۆنی کە تۆ هەڵەت کرد خەتای کۆمیسیۆنیە خەتای خۆتە دەبێت بەڵام بەس کۆمیسیۆن لەسەر چ بنمەیەک بۆ نمونە من دەکات بە کارمەند کەسێکی تر ناکات بە کارمەند
لەسەر چ بنمایەک جارە ینی دوای ئەوەی کە مۆڵەتەکە تەواو دەبێت چاپێکەوتن لەگەل ئەم بەڕێزانە دەکرێت هەیە بەڕێز هەیە مەسەلە شەهادەی تەزویری تەقدیم کردووە ئەوە ئۆتۆماتیک ئلغا دەکرێتەوە با کۆدیشی وەرگرت بێت ئۆتۆماتیک ئلغا دەکرێتەوە هەیە بەڵگەی تەقدیم نەکردووە فۆرمەکەی پڕکردوتەوە کۆدەکەی وەرگتووە بەڵام بەڵگەکانی بەدەستمان نەگەشتووە ئەوانە ئۆتۆماتیک ئلغا دەکرێنەوە پەیوەندیان پێوە نەکرێت اینجا با بڵێن لەو نزیکەی ملیۆنە 500,000 کەسە بێت ئەم 500,000 کەسە چاپێکەوتنیان بۆ دەکرێت تەنها پێویستمان بە 300,000 کەسە بەڵ و ئەمە دەرفەتێکی زۆر باشە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەو بە ڕێزانێک کە پێشتر ئیقسا کرابوون پێشتر ڕێگەیان پێنەدرابوو بێن خۆیان وەکو کارمەندی کاتی لە کۆمیسیۆنە ناونووس بکەن ئەمە دەرفەتێکی زێڕین و هەلێکی زۆر گەورەیە بێن خۆیان دەبن هەمیشەیی ئەوانە بۆ داڵبژانەکانیدات و دەبن هەمیشەیی ئەوانە تەنها نەخێر ئەمە کاتیە ئێمە کارمەندی هەمیشەیی لە کۆمیسیۆنە تەنها 4,000 کەسە هەندێک بەڕێز پرسیاریشان کرد بوو لەسەرەوەی دامەزرانەکە بەس لەسەرەوەی کە باز لە بەڕێوەبەری وێزگە و مەسەلەن بەڕێوەبەری بنکە لەسەر چ بنەمایەک دادەنرێت باز لەوەی کە پێشتر لەو ڕێ تەزویر کراوە پێشتر بەدەست بووە بەڵام من بۆ خەڵکی نەخوێنەوار بوون من دەحزی ئەو پرسانە دەکەم چونکی بۆ لە هەر وێزگەیەکە چاودێری لایەنە سیاسەکانان ئەگەر ئەو کارمەندێک تەزویری کردبێت ئەی چاودێری لایەنە سیاسەکان ڕۆڵیان چی بووە دیارە ئەوانیش لایەنە سیاسەکانیش تەزویرچین ئەگەر کارمەندی ئێمە تەزویرچی بێ لایەنە سیاسەکانیش تەزویرچین دەنا بۆ گازندە و بۆ سکاڵایان تەقدیم نەکردووە ئەگەر تەقدیمیشیان کردو بێگومان کۆمیسیۆن سزای ئەو کارمەندەی داوە بێگومان جارێکی تر ئەو جۆرە کارمەندانە وەرناگیرێت باش زۆر باش کاتمان کەماوە لەسەر مەسەلەی پەیوەندی کۆمیسیۆنی هەرێم و عێراق پرسیار کراوە لەسەر پەیوەندیتان هەیە بەیەکەوە ئێمە پێشەوەی سەفەرەکەی ئیسپانیا بکەم هەفتەی ڕابردوو شاندێکی کۆمیسیۆن لە هەرێمەوە هاتن سەردانیان کردین ئێمەش بە گەرمی بە خێراتنمان لێکردن داوای هاوکاریان لێکردین ئێمەش ئامادەی خۆمان پیشاندا کە هاوکاریان چه هاوکاریەکانەکەن هاوکاریان بکەین لەسەر لیستی دەنگدەران لیستی دەنگدەران بە نەک بە فۆرمی نەرم بەڵکو بە فۆرمی کاغەز PDF بە PDF پێماندان ئەومان پێداون ئامێر شتیان پێ نادەن ئامێری زیرە کۆوانە بۆ پشکێرێمیش نادەن نەخێر چونکی هەرێم وەزارەتی مالیەی خۆی هەیە بودجەی خۆی هەیە و ئەم کۆمیسیۆنەش بە پێی یاسا و بە پێی دەستور دانەمەزراوە بۆیە ئێمە تەحەفوزمان هەیە لەسەر کۆمیسیۆنەکە و ئەمەش هەڵدەگرین بۆ کاتی بەڵێ بەس هیچ زاواکارێک لێوە کراوە سەرپەرشی هەڵبژاردنەکانی هەرێمیش بکەن وەکو کۆمیسیۆن لەلایەن حیزبە کوردستانیەکانەوە بەمەرجێک ئەگەر کۆمیسیۆن ئێمە حەقم پەیوەندیمان بە حیزبەکانەوە نییە بەڵام ئەگەر کۆمیسیۆنی هەرێم بێت داوامان لێ بکات سەرپەرشتی هەڵبژاردنەکانی بکەین لە هەرێم ئێمە ئامادەین ئامێرەکانیان پێ بدەین بەڵام ئەگەر داوامان لێ بکەن ئامێرەکانی ئێمەیان پێ بدەین ئێمە ئامادە نینەوە بکەین ئەگەر خۆمان سەرپەرشتی نەکەین نایکەین زۆر باشە سەبارەت بە مەسەلەی کارمەندانی تۆماری بەیامەتری و بزان بۆوانە شندێکیان کاتی بوون ئایا دەکرێن بە هەمیشە یان سوودیان لێوەرگی قوربان ئەوانەی کە کارمەندن کاتین ئەلبەتە بڕیارێک دەچوە لە پەرلەمانەوە ئەوەی کە 4 ساڵ و سەروتر کارمەندی کاتوی بووبێت دەبێتە کارمەندی هەمیشەی ئێمە ئیستیسنایەکمان لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگتووە کە ئەوەی لە 6 مانگ و سەروتر کارمەندی کاتی بێت بتوانین سوود لە توانەکانی وەرگرت. بەڵێ دواوتە دەگەشتێکت ماوەی زۆر بە کورتی سپاس دەکەم. هیوادارم لەم هەڵبژاردنە دەنگدەری بەڕێز بڕواتە سەر سنووقی دەنگدان دەنگی خۆی بەکاربێنێت چونکی دڵنیابن ئەم جارە وەکو جارەکانی تر نییە ئەم جارە دەنگتان بە ئەلەکترۆنی هەژمار دەکرێت و پاسەوانی خۆتان لە شوێنی لەو شوێنەدایە کە ئێوە ویستیتان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سعید کاکەی ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق کە لەم بەرنامەی لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی تر خواتان.